وڵا سڵاوتان لەبێ ئەڵبەتە و ڕووداوچووی بەرەبەیانی ئەمڕۆ لەسەر ڕێگەی سەرەکی عەربەس سلێمانی کە کاردانەوەی زۆری بەدوای خۆی دایانە تەواوی تۆڕە کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان داگیر کرد وەک پێشتر لە گەشتەکانی پێشوودا باسمان کرد ڕووداوەکە لە نێوان ئۆتۆمبیلێکی بارهەڵگر کە تەماتەی بارکردۆ لە خۆی کێشاوە بە دوو ئۆتۆمبیلی دیکەدا لێرەکە ئۆتۆمبیلێکی پیکابەوە لەگەڵ ئۆتۆمبیلێکی تایبەتترە کە لە ئاکامی ڕووداوەکە دوو وڵاتی دەست بەجێ گیانیان لەدەستدا بوو. ئەم ڕووداوە تەنها خەمامێز نەبوو بۆ ئەوانەی کە دوو وڵاتی دایان لەدەستدا بەڵکو دیوێکی دیکەی ئاشکرا کرد کە ئەویش هێنانی تەماتەی قاچاق و لە دەرەوەی سنوورەکانەوە بۆ هەرێمی کوردستان کە بەپێی بڕیارێکی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی یاوی حکوومەتی هەرێمی کوردستان هاوردەکردنی تەماتە بۆ هەرێمی کوردستان ڕێگەپێنەدرا و قەدەغەیە. بەڵام لەم ڕووداوەچۆدا دەرکەوت کە شۆفێری ئەم ئۆتۆمبیلە بە ڕەچەڵک ئێرانیەوە لە دەرەوەی سنوورەکانەوە بە قاچاق تەماتەکەی هاوردەکردو. ئەمە جۆرێک لە جوتیارانیشی نیگەران کرد لەبەرەوەی کاوان چیان لەو بوو بەرهەمی خۆماڵی ساغبێتەوە. دەچمە لای جوتیاران خۆیان کاک بەختیار سڵاو لەبێ ئەم کاتەوە باش ئەم ڕووداوە جۆرە لە نیگەرانی جیالەوەی کە خەمی لە دەستدانی دو وڵاتی لێکەوتەوە خەمی جوتیارانیشی بەدای خۆی داهێنا. ئێوە لە چی نیگەران؟ لە ڕاستیە ئێمە وەکو جوتیارانی ناوچەی پێنجوێن وەک هەرێمی کوردستان چەند ساڵێکە کار دەکەین بۆی بەرهەمی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان بەرەو پێش بەرین پشت بە خۆمان بەچین پێویستیمان بە بەرهەمی دەرەکی نەبێت کارمان لەسەرەوە کردووە داوامان لە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان کردووە کە سنوورەکان دابخا بەڕووی هاوردەکردنی بەرهەمی دەرەکی بۆی کە براجوتیارەکانمان لە ناوەڕاست و باشووری عێراق ئەوان ئێستا بەرهەمیان پێگەیشتووە بەرهەمەکانی ئەوان ساغ بێتەوە و بە هەمان شێوە لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانی هەرێمی کوردستانە وەزارەتی کشتتوکاڵی عێراقیش سنوورەکان دابخا بەڕووی هاوردەکردنی بەرهەمی دەرەکیەوە. دیارە ئێمە لێرە و لەوێ گوێبیست بووین و بە چاوی خۆشمان بینیمان بە دووادا چوومان کرد کە بەرهەمی دەرەکی ناوەرگانی داخلی هەرێمی کوردستانە بێت و بەداخەوە یەکێک لەو هۆکارانە کە ئەم بار هەڵگرەیەکە وەرگراوە بەداخەوە ڕۆژنامە نووسێکی دیاری گەنجی جوان بەداخەوە بۆ بە قوربانی. بەڵام ئێمە لەسەر ئەم مەوسەلەیە ئەم بار هەڵگرە ئەمە کارێکی قەزا و قەدەرە ئێمە ناچینە ناو ناوەڕۆکی ئەمەوە لەبەرەوەی ئەمە جێڵین بۆ لایەنی پەیوەندیدار کە لایەنی ئەمنیە و لێکۆڵینەوەی خۆیکە ئێمە ناچینە ناوم بابەتەوە. بەڵام ئێمە داکۆکی لە بەرهەمی ناوخۆکەین بەرهەمێکی ئۆرگانیە بەرهەمێکی باشە لەژێر چاودێری هەموو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی وەزارەتی کشتتوکاڵە بەرهەمەکانی خۆمان بەرهەمێنین بەرهەمێکی باش کوالیتی باش ئۆرگانی. بەڵام ئێمە ئەمانەیە وەک دڵسۆزیە گۆکۆ هاوڵاتی هەرێمی کوردستانیش ئەو بەرهەمانە کە داخڵە بێ بەرهەمێکی ئۆرگانی بێ نەک بەرهەمێ بێ بە هیچ فلتەرێکی مختبەریە تێنەپەڕێت و داخڵ نەبێت. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی یاو هەیە بۆ قەدەغەکردنی هاوردە لە دەرەوەی سنوورەکان ئەبینین لەم ڕووداوە شۆفێری ئۆتۆمبیلەکە بە ڕەچەڵ گێرانیە دەنگوی ئەوە ژەیە کە زانانەکان و پشتڕاستەکەن و لە یەکێ لە مەرزەکانەوە ئاودی وکراوە هاتو تاریمەوە. ئەمە چیە بە تاکید ئەمە ئەوەیە گەێنێکە کار بەو بڕیارەی بەڕێز وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان نەکراوە و ئەمە لە دەرەوەی ڕێنمای یاسایەکان ئەم تەماتەیە داخڵ بووە. ئەمە پێڵێن باری قاچاق بەڵێ بە قاچاقی داخڵ بووە. ئەم تەماتە قاچاقل لێکەوتی خراپی لێکەوتەکەی خراپەکەی ئەوەیە کە ئێمە داهاتی ناخۆکەم ئەکا ئەم تەماتەی بەسڕێسە پارە ناکە لە هاوی ناوی ئێمە هەم دیسان پارە ناکە ئەگەر ڕێگە نەگرن لەبەرەوە زەرێکی زۆری لێداوین. ئەم تەماتەیە کە ئێستا قاچاقە بە حساب ئەوە تا هاتووە ئادەی بە چی یاسایەک هاتووە کێ لێپرسینەوەی لەگە کردووە ئەوە دەرئەچێت لە فەحسا دەرناچێت لە فەحسا تقریبان 40 تەنیشی بار کردووە ئەم 40 تەنە تقریبان 7 تەن 8 تەن لە یاسایی خۆی زیاتر باری کردووە هەتا ئەڵێن هۆکاری کۆنتڕۆڵ نەکردنەکەی ساکە بارەکەی بۆ کە بۆی کۆنتڕۆڵ نەکراوە. جا لەبەر ئەوە داواکارین لەو کەسانەی کە پەیوەستن بەمەوە بەخۆیان نابچنەوە ئەم کارە قەدەغەکەن ئەم کارە نەکەن لەبەر ئێمە. وەکو گوێبیستی بوونەمە وتەی دوو لەو جوتیارانە بوون کە جوتیارانی بەرهەمێنانی تەماتەن لە قەزای پێنجەمە خۆیان باسیەکەن سەرباری بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی تەماتە لە دەرەوەی سنوورەکان. بەڵام ئەم باڕەڵگری کە بۆتەوە هۆکاری سەرەکی ڕووداوە چۆکەی سەر ڕێگای سەرەکی سلێمانی عەربەت تەماتەی لە وڵاتی ئێرانەوە هاوردە کردووە بە شێوەی قاچاق جا لەوەی کە بە قاچاقش هاوردووە زیاتر لە حەدی یاسایی خۆی تەماتەی بار کردووە.